سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەممە. سەرەتاش سەردێڕ و چەند هەڵ. ناڕزایەتی خەڵکی بۆکان لە ئازگرانی کرێخانوو. دەست بە سەرکردنی سێ هاوڵاتی لە مەهاباد، سنە و سەقز. گواستنەوەی ئەحمەد حەسەنزادە بۆ زیندانی بۆکان. درێژەی مانگرتنی مامۆستایان و فەرمانبەران لە هەرێمی کوردستان. ڕفاندنی 40 شارومەندی کورد لە حەلەب. کارزاری سێشەمانەی نابۆی ئەدام لە نێوخۆ و دەرەوەی وڵات. قوربانی بوونی دەیان کەس لە هێرشی چەکداری بۆ سەرپەنابەران لە سوی. ناڕزایەتی خەڵکی بۆکان لە ئازگرانی کرێخانوو. بەپێی هەواڵی گەیشت و خەڵکی شاری بۆکان لە ئازگرانی لە ڕادەبەدەری کرێخانوو وەزاڵاتون و داوای کەمکردنەوەی کرێخانوو دەکەن. بە وتەی هاونیشتیمانیان بەهۆی زیادکردنی باج لەلایەن دەوڵەتەوە بۆ سەرخاوەن ماڵەکان، کرێخانوو بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. گرانی، هەڵاوسان و بێکاری گوشاری بۆ چینی هەژار و کرێکار هێناوە و زۆربەی داهاتی خێزانەکان بۆ کرێخانوو سەرف دەکرێت. ڕۆژی ڕابردووش نوێنەری بۆکان لە مەجلیسی کۆنەپەرستی ڕژێم ڕایگەیاند لەگەڵ دابەزینی بەردەوامی داهاتی بنەماڵەکان، کرێخانوو و نرخی پێداویستیەکانی ژیان ڕۆژ لە دوای ڕۆژ دەڕواتە سەرەوە. ئەوەش مەعیشەتی بەشێکی زۆر لە کۆمەڵگا و کارگە بچووکەکانی خسوەتە مەترسیەوە. ئەو بابەتە تەنیا دادپەروەری کۆمەڵایەتی نابەتە ژێرپرسیارەوە، بەڵکو زەنگی ئاگادارکردنەوەی داڕمانی ئابووری لە ناو چەکە و بەگشتی وڵات لێداوە. لێدان و دەرکردنی دوو کرێکار لە شیرکەتی برادرانی بەخشی لە سنە. ڕۆژی سێشەمە 16 ڕێبەندان دوو کرێکاری شاغڵ لە شیرکەتی کۆکردنەوەی پاشماوەی برادرانی بەخشی لە شاری سنە بەناوەکانی فەرهاد مرادی و ئەحمەد ڕەبیعی پاش لێدان لەلایەن خاوەنکار و بەڕێوەبەری شەرکەت لە سەرکار دەرکراون. شرکەتی برادرانی بەخشی کاری کۆکردنەوەی مقەوا و دروستکردنی کارتۆن ئەنجام دەدات و 37 کرێکاری هەیە کە لە دوو شیفت و بە کەمترین ئیمکاناتی ڕیفاهی و بەهداشتی تێیدا کار دەکەن. چەند ڕۆژ لەمەوبەر دوو کرێکاریە و شەرکەتە بەناوەکانی فەرهەد مرادی و ئەحمەد ڕەبیعی لە ئاسکەمی حەقدەست و زۆری سەعاتی کار ناڕازایەتیان دەربڕی. بەڵام ڕۆژی ڕابردوو لەلایەن کوڕی خاوەنکار و بەڕێوەبەرانی شرکەتەوە پەلامەردران و بە دوای بێڕێزیکردنی خاوەنکار لە سەرکار دەرکران. دەست بە سەرکردنی سێ هاوڵاتی لە مەهاباد، سنە و سەقز. لە ڕۆژانی ڕابردوودا خوێندکارێکی مەهاباتی زانکۆی هونەری تاران بە ناوی سروش نوربەخش، کاسبکارێکی خەڵکی سەقز بە ناوی هاوڕێ شافعی و دوکاندارێکی خەڵکی سنە بە ناوی دانش شەرەفی لەلایەن هێزەکانی حکومەتەوە دەست بەسەر کراون. ڕۆژی شەمە سروش نوربەخش بە دوای بانکران بۆ ئیتلاعاتی سپای پاسدارانی مەهاباد دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. هەروەها ڕۆژی دووشەمە کاسبکارێکی خەڵکی سەقز بە ناوی هاوڕێ شافعی لە هێرشی هێزە ئەمنیەکان بۆ سەر دوکانەکەی لە مەیدانی شەهناز دەست بەسەر و ڕەوانەی گرت و خانەکراوە. ڕۆژی یەکشەمە دوکاندارێکی خەڵکی سەڵوەداوە بە ناوی دانش شەرەفی لە شاری سنە مۆبایل فرۆشی هەیە لەلایەن دارەی ئیتلاعاتەوە بەبێ بەڵگەی قەزای ڕفێنراوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش هیچ زانیارێک لەسەر هۆکاری بەندکرانی و سێ شارومەندە لە بەردەستدا نییە و بە دوواداچوونی بنەماڵەکانیشیان بەیەکەم ماوەتەوە. بانگێشتی دوو چالاکی مەدەنی بۆ ناوەندە ئەمنیەتیەکان لە سنە و سەڵماس. ڕۆژی سێشەمە 16 ڕێبەندان دوو چالاکی مەدەنی خەڵکی شارەکانی سنە و سەڵماس بە ناوەکانی سەیوان مەلایی و یاوەر حەمیدزادە لەلایەنی دارەی ئیتلاعاتەوە بانگێشت و لێپرسینەوەیان لێکراوە. سەیوان مەلایی چالاکی ژینکە پارێزی خەڵکی سنە پێشتریش چەند جار بۆ ناوەندە ئەمنیەتیەکان بانگێشت و لێپرسینەوەی لێکراوە. ڕۆژی ڕابردووە و چالاکە مەدەنیە بۆ جارێکی تر بە بیانووی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بانگێشت و لێپرسینەوەی لێکرا. لەلایەکی دیکەوە یاوەر زوبەید حەمیدزادە شارومەندی خەڵکی سەڵماس بە هۆکارێکی نادیار بانگێشتی ئیدارەی ئیتلاعاتی و شارە کراوە و پاش لێپرسینەوە هێزەکانی حکومەت دەستیان بەسەر مۆبایل و پاسپۆرتەکەی داگرتووە. گواستنەوەی ئەحمەد حەسەنزادە بۆ زیندانی بۆکان. ئەحمەد حەسەنزادە باوکی نەمەر محەممەد حەسەنزادە
لە گیان بە خودکردوانی شۆڕشی ژینە بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانەکەی دەست بەسەر و بۆ زیندانی و شارە ڕاگوێزرا. ڕۆژی 25 خەرمانانی 1403 هاوکات لەگەڵ دووهەمین ساڵ ڕۆژی بزوتنەوەی ژن ژیان ئازادی ئەحمەد حەسەن زادە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ناوەندە ئەمنیەکان ڕاگوێزرا. ناوبرا و پاش ئازادی لەلایەن لقی سەویەکی دادگای تاوانەکانی بۆکان بە 3 مانگ زیندانی تازیێری مەحکوم و ڕۆژی دووشەمە 15 ڕێبەندان بۆ بەندینخانەیە و شارە گوازرایەوە. درێژەی مانگرتنی مامۆستایان و فەرمانبەران لە هەرێمی کوردستان. ڕۆژی سێشەمە 16 ڕێبەندان مامۆستایانی وانەبێژ و فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە پارێزگاکانی هەولێر، سلێمانی و هەڵەبجە و بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژبەنەدانی حەقدەست درێژەیان بە مانگرتندا. بە پێی راپۆرتی میدیاکانی هەرێمی کوردستان، مامۆستایان و فەرمانبەرانی پارێزگاکانی سلێمانی ماوەی 8 ڕۆژە لە بەردەم دەفتەری نەتەوەیە گرتوەکان مانیان گرتووە و دۆخی تەندروستی هەندێک لە مانگرتوانی نێو خێوەتەکە ناجێگیرە. هەرچەند لەو ماوەیەدا خەڵکی مەدەنی چالاکی سیاسی و سەنفی هەرێمی کوردستان بەردەوام سەردانی مانگرتوانیان کردووە، بەڵام تا بە ئەمڕۆ دەوڵەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی کردەوەی بۆ چارەسەرکردنی کێشەی مامۆستایان هەڵنەگرتووە. مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەی هەزاران کەسی ڕۆژی دووشەمەدا خوازیاری پێدانی حەقدەستە دواخراوەکان، زیادکردنی موچە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕێزبەندی و گۆڕانی گرێبەستەکان لە کاتیەوە بۆ هەمیشەیی بوون. ڕفاندنی 40 شارۆمەندی کورد لە حەلەب. ڕۆژی سێشەمە 16 ڕێبەندان هێزەکانی بەناو ئەمنیەتی نەتەوەی سووریە و چەکدارانی ئەمشای سەر بە دەوڵەتی تورکیا 40 شارۆمەندی کوردیان لە شاری حەلەبی سووریا ڕفاند. بە پێی راپۆرتی میدیاکانی ڕۆژاوای کوردستان، هێزەکانی دەوڵەتی نوێی سووریا و گروپەکانی سر بە دەوڵەتی تورکیا لە دەوروبەری گەڕەکەکانی ئەشرەفیە و شێخ مەقسوودی حەلەب چەندین بازگەی پشکنینیان داناوە و ئازاری خەڵک ئەدەن. ڕۆژی ڕابردوو ئەو ئۆتۆمبێلانەی پلاکی ئەفرینیان گەڕەکەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیان پێوە بووە لەلایەن تیرۆریستانەوە ڕاگیراون و 40 شارۆمەندی کورد لەوانە ژن بە ساڵات و منداڵ دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە کارخانەی قەندی خاورمیانە لە شوش. ڕۆژی سێشەمە 16 ڕێبەندان کرێکارانی شاغڵ لە کارخانەی قەندی خاورمیانەی شوش لە ئازدۆخی خراپی پیشەی و مەعیشەتی ناڕەزایەتیان دەربڕی. کرێکارانی ناڕازی بە کۆبوونەوە لە نێو مەحەوەتەی کارخانە، خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و بیمەی دەرمانی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕێزبەندی پیشەکان، ئەوسانزادی حەقدەست و نوێکردنەوەی گرێبەستەکانیان بوون. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە شێرکەتی ئاویاری کارون. ڕۆژی سێشەمە 16 ڕێبەندان کرێکارانی شاغڵ لە شێرکەتی ئاویاری کارون دژ بە خراپی دۆخی پیشەیی کۆبوونەوە. بە وتەی کرێکارانی ناڕازی 150 کارگەریە و شێرکەتە لە ساڵی 95 هەتاوێەوە چاوەڕێی گۆڕانی گرێبەز لە کاتیەوە بۆ هەمیشەیی. هەروەها واژووکردنی قەراردەد بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵ خاوەنکارن، بەڵام لەو کاتەوە تا بەمڕۆ تەنیا دۆخی پیشەیی 80 کرێکار گۆڕدراوە و 35 کاریگەری دیکە بیلا تەکلیف ماونەتەوە. کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی سیاسی لە بەردەم زیندانی ئەڤین. ڕۆژی سێشەمە 16 ڕێبەندان بنەماڵەی کۆمەڵێک لە بەندکراوانی سیاسی مەحکوم بە ئیعدام لە بەردەم زیندانی ئەڤیندا کۆبوونەوە. ڕۆژی ڕابردوو بنەماڵەی 6 بەندکراوی سیاسی مەحکوم بە ئیعدام بەناوەکانی واحید بەنی عامریان، پویا قوبادی بێستونی، بابەک عەلیپور، سەید ئەبولحەسەن منتەزێر، سەید محەممەد تەقەوی و عەلی عەکبەر دانیشتوەرکار بە بەدەستەوەگرتنی وێنەی ئازیزانیان لە بەردەم زیندانی ئەڤیندا کۆبوونەتەوە و خوازیاری هەڵوەشانەوەی حکمی ئیعدامیان بوون. کارزاری سێ شەمانەی نابۆ ئیعدام لە نێوخۆ و دەرەوەی وڵات. ڕۆژی سێشەمە 16 ڕێبەندان بەندکراوانی سیاسی لە زیندانەکانی کۆماری ئیسلامی و ئێرانیانی ئازادیخوازی فرانکفۆرت لە ئەڵمان بۆ 54مین هەفتەی بەردەوام بەشداری کارزاری سێ شەمانەی نابۆ ئیعدام بوون. بە پەیوەستبوونی بەندکراوانی سیاسی زیندانی کونبەت کافوز بە کارزاری نابۆ ئیعدام،
ڕێژەی ئەو بەندیخانانەی پەیوەست بەو هەڵمەتە بوون گەیشتووەتە 35 زیندان. بەندکراوانی مانگرتوو بۆ جارێکی دیکە لە بەیاننامەیەکدا خوازیاری یەکگرتووی خەڵکی ئێران بەرامبەر بە سزای سێدارە و پاڵپشتی کۆمەڵگای جیهانی لە خەپاتی خەڵکی ئێران بۆ گەیشتن بە ئازادی و دادپەروەری بوون. هاوکات ئێرانیانی ئازادی خوازی فرانکفۆرت بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیم خوازیاری هەڵوەشانەوەی سزای ئەدام و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. قوربانی بوونی دەیان کەس لە هێرشی چەکداری بۆ سەر پەنابەران لە سوید. ڕۆژی سێشەمە 16 ڕێبەندان چەکدارێکی فاشیست لە شاری ئۆربۆری سوید هێرشی کردە سەر ناوەندێکی پەروەردەی پەنابەرانی گەورە ساڵ و لە ئەنجامیەوە ڕووداوەدا 10 کەس گیانیان لەدەستدا و 25 کەسی دیکە بریندار بوون. بە وتەی پۆلیسی سوید شاری ئۆربرۆ لە 200 کیلۆمەتری شاری ستۆکهۆڵم هەڵکەوتووە و تاوانبار هێرشی کردووەتە سەر چەند مەدرسە کە پەنابەرانی سەروی 20 ساڵی تێدا بوو و قوتابیان لەوێدا فێری پیشەی زمانی سویدی بوون. لە ئەنجامی ئەو هێرشەدا 10 کەس گیانیان لەدەستداوە و 25 کەسی دیکەش بریندار بوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە فەرمانی دۆناڵد ترامپ بۆ گەڕانەوەی زۆرترین گوشاری ئابووری بۆ سەر ئێران. شەوی سێشەمە 16 ڕێبەندان دۆناڵد ترامپ سەرۆکۆماری ئەمریکا لە فەرمانێکی حکوومەتیدا کارزاری زۆرترین گوشاری ئابووری بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران دەرکرد. ترامپ بە دوای وەرگرتنی ئەو فەرمانە ڕایگەیاند هیوادارم پێویست بە کەڵک وەرگرتن لە شێوازی تر نەبێت. ئەبێ ببینن کە ئایا دەتوانین لەگەڵ ئێراندا ڕێکەوین. ناوبراو هەروەها وتی ئامادەیە لەگەڵ سەرۆک کۆماری ئێراندا وتووێژ بکات. هەواڵەکانتان پێشکەشکرا کاتوساتێکی خۆش بۆ هەموو لای.